لەسەر پرسی سەرژمێری کەرکووک حیزبە کوردستانیەکان داوا لە هاوڵاتیان دەکەن بە گرنگیەوە بەشداری ئەو پرۆسەیە بکەن و خۆیان لە کەرکووک ناونووس بکەن. لە کۆبوونەوەی حیزبە کوردستانیەکانی کەرکووک تاوتوێ و پرسە کرا و بە گرنگیان زانی هاوڵاتیانی کەرکووکی ئەوانەی دانیشتووی دەرەوەی شارەکەن بگەڕێنەوە لە شارەکە خۆیان ناونووس بکەن. ڕێزان ئەمڕۆکە ئەمڕۆ سیانزەی یانزە حیزبە کوردستانیەکانی پارێزگای کەرکووک لە بارگای لە قیسەی پارتی دیموکراتی کوردستان کۆبووینەوە سەبارەت بە پرسی سەرژمێری. پرسی سەرژمێری پرسێکی گرینگە تایبەت بە ناوچە کوردستانیەکان. لەم کۆبوونەوەیەدا میوانداری بەڕێز شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق و کاک فەهمی بورهان سەرۆکی ناوچە کوردستانیەکانی دەرەوە هەرێم و کاک سیروان محەممەد بریکاری وەزارەتی پلاندانانمان کرد. لەم کۆبوونەوەیە بڕیار و ڕاستپاردەکانی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراقمان تاوتێ کرد و بیرروڕای خۆمان لەسەری دەربڕی. هەروەها لەم کۆبوونەوەیەدا سوپاسی حکوومەتی هەرێم کرا کە درسۆزانە کاریان لەسەر پرۆسەکە کردووە و لەم کۆبوونەوەیشدا داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین زیاتر کار بۆ سەرخستنی پرۆسەکە لە ناوچە جێناکۆکان بکات. هەروەها لەم کۆبوونەوەیەدا تاوتێی هەموو ئەو ڕێکارانەمان کرد کە حیزبە کوردستانیەکان ڕێیان لەسەری بوو پێیان وابوو دەبێت لە ڕۆژانی پرۆسەکە و ئەنجام بدرێت. هەروەها داوا لە تەواوی هاوڵاتیانی پارێزگای کەرکووکەکەین لە هەر شوێنێکن لە ڕۆژی سەرژمێری بێنەوە پارێزگاکەی خۆیان و سەرژمێری لە پارێزگاکەی خۆیان بکەن. حیزبە کوردستانیەکان و خۆیان دەڵێن هاوڕابوون لە سەر گرنگی بەشداری کارای هاوڵاتیانی شارەکە لە پێناو زۆرینەی دانیشتوانی کورد لە ناوچەکانی دەرەوەی دارێ هەرێمی کوردستان. بۆیە بەڕاستی ئەم سەرژمێریە من ترسەکەم یعنی هەر ئەوەیە داواکەم خەڵک بەو پاساوە بڕوانەکانی هەر قەنەعەتی بەوەنێ بڵێ هەر ئەمە و بەس بەڵکو خۆی بێتەوە لە شارەکەیە سەرژمێری خۆی بکە لەبەرەوەی بەحەقەت لەم شارەیە خۆمان نەزانین لە چاو شارەکانی هەرێمە فەرق و جیاوازێکی زۆر هەیە. بۆیە لە داهاتوودا بۆ ئەوەی هاوڵاتیانی کورد لەم شارە زەرمەند نەبن بۆیە زەرورە خەڵک مادام سەرژمێری هەر ئەکرێ ڕەدانەوەی نییە تازە کەواتە گرنگە خەڵکی ئێمە هەموو بێن بەشدار بن لەم سەرژمێریەیە. دیارە بابەتی سەرژمێری بابەتێکی زۆر گرنگە بۆ هەر وڵاتە بێ گەشە بکە. بۆیە ئێمەش بەڕاستی لەم پرۆسەیەکەوە بڕیار دراوە سەرژمێریە لە کەرکووک بکرێ. ئێمە لەگەڵ ئەو سەرژمێریین بەڵام داواکەین ئەو سەرژمێر زۆر پاک و بێگەردی بکرێ بەپێی ئەو ڕێکنێکەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندا کردوێتی پابندون بە دەستوری یاسا بۆ جێبەجێکردنی سەرژمێریە ئێمە بەکارێکی پێویستی زانین. هەرچەندە پرۆسەی سەرژمێری پرۆسەیەکی گرنگە بۆ هەر وڵاتێک بەڵام لە کەرکووک کورد بە هەستیاری و مامەڵەی لەگەڵ دەکات. ترسی هەیە پرۆسەکە لە ڕووکەشدا کە پرۆسەیەکی یاسایی دانراوە ببێتە پرۆسەیەکی سیاسی و کوردی پێ بکرێتە کەمینە لە ناوچەکانی دەرەوەی دارێ هەرێمی کوردستان. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.